کەسێکی زۆر ئارام و بێدەنگ بوو. حەزی دەکرد خەڵک بە دڵخۆشی ببینێت. حەزی لە مشتومڕ نەبوو. ژیانێکی ئاسوودەی دەویست، خێزانی دەویست. بەناز مەحموود لەلایەن بنەماڵی خۆیەوە کوژرا، چونکە وەک ئەوان دەڵێن شەرەفی لە کەدار کردوون. کوشتیان تەنیا بەهۆی خۆشەویستیەوە. هەندێک جار بیر لەوە دەکەمەوە بۆچی دەبێ هێندە ڕقیان لە خۆشەویستی بێت. بە پۆلیسی گوتبوو خەریکە دەیکوژن. خەڵک دوام دەکەون، ئێستاش دوام دەکەون. هەر لەبەر ئەوەشە کە ئێستا هاتوومەتە بنکەی پۆلیس. بەڵام هیچیان بۆی نەکرد. ئەمە بەسەرهاتی ئەوە بۆ یەکەم جار لە زمانی خۆیەوە دەگەردرێتەوە. ئەگەر لە داهاتوودا یان هەر کاتێک شتێکم بەسەر هات ئەوان کێ بە نازی کوشت؟ تۆ بێتاوانی کەوایەکێ کوشتی؟ کێ بە نازی کوشت؟ ئەگەر ئەو هێشتا لە ژیانی مندا بووە، ژیانی من باشتر دەبوو. ناوم دیاخانە. بۆ بەرهەمهێنانی ئەم فیلمە 4 ساڵم پێچووە. منیش لە کۆمەڵگەیەکی هاوشێوەی کۆمەڵگەی بەناسدا گەورە بووم. دەمەوێت بەسەرهاتی ئەو بگێڕمەوە، چونکە ئەو فشارە دەزانم کە دەخرێتە سەرژنانی وەک ئەو. هەروەها هەڕەشەکانی توندوتیژی ئەگەر هێڵەکە ببەزێنن. ئەمە هەروەها بەسەرهاتی کارۆلاین گودا ئەو ئەفسەرە لێکۆڵەرەی بڕیاریدا دۆسیەکە بگەێنێتە دادگا. ئەو دەڵێ خێزانی بەناس هەوڵیان داوە یادەوەری ئەو بسڕنەوە، هەروەها ژیانیشی. هیچ وێنەیەکی بەنازم لەنێو ئەم خانووەدا نەبینیوە. پێم وایە نایەنەوێ بیریان بێتەوە. من وا تێگەیشتم کە دەیانەوێت لەسەر زەوی بیسڕنەوە و ئاسەوارێک لە دوای خۆی بەجێنەمێنێت. من و کارۆلاین باوەڕێکمان هەیە، پێویستە بەناسمان لەبیر بێت، چونکە ئێستا ژمارەیەکی زۆر ژن هەن کە دەناڵێنن بە هەمان ئەو شێوەیە بەناس ئازاری دەکێشە. بەناس کچێکی کورد بوو، لە باکووری عێراق لەدایک بوو. هێشتا هەر منداڵ دەبێت کە خێزانەکەی دێنە بەریتانیا وەک ئاوارەی دەستی سەدام حوسێن. تەنیا منداڵێکی ئاسایی بوو کە لە باشووری لەندەن گەورە بوو. ناسناوێکی هەبوو، ناسکە. بەواتای نەرم، ڕێک وەکو بەرخێکی تازە لەدایک بوو. بێخاڵ خوشکی گەورەی بەناسە، ئەو خۆی داپۆشیوە، نەک لەبەر ئەوەی خۆی دەیەوێت، بەڵکو لەبەر ئەوەی ناچارە، لە شوێنێکی نهێنی دەژی، چونکە لە دژی بنەماڵەکەی ئیفادەی داوە. بەرژانگی درێژی هەبوون، چاوی هەنگوینی بوون، ئێسکی کوڵمیشی بەرز بوون، جوان بوو، دەتوانی بۆ هەمیشە لی بڕوانی. پیاوانی نێو بنەماڵەی بەناس هەڵگری باوەڕی نەریتین کە شەرەف و باری کۆمەڵایەتیان پشت دەبەستێت بە کۆنتڕۆڵکردنی ژنانیان. باوکی بەناز مەحموود مەحموودە لە هەموو براکانی بەتەمەنترە. چەند برایەکی لە لەندەنە ژین. ئاری بچووکترینیانە. ئەوە ئاری بوو کە هەموو دەسەڵاتێکی بەسەر ئەو بنەماڵەیەدا هەبوو، چونکە پیاوێکی زۆر دەوڵەمەند بوو. بێخاڵ خوشکی بەناس یەکەم کەس بوو لە دژی ڕێگریەکانی بنەماڵەکەی یاخی بوو، بەڵام هەرزوو لەگەڵ باوکی کەوتە کێشەوە. ڕێگەم نەدەدرانی نۆکم درێژ بکەم، ڕێگەم نەدەدرا برۆکانم ڕێک بخەم. عاتر بەکاربێنم. دەبێ بڵێم ڕێگری زۆرم لەسەر بوو. لەبەر ئەوە ئەو کات تەمەنم 16 ساڵ بوو کە ماڵەوەم بەجێ هێشت و ڕۆیشتم. لەو کۆمەلگایی بێخاڵی تێدا گەورە بووە، هەڵاتنی کچ لە ماڵ دەکرێت لەکەیەک بێت بۆ بنەماڵەکەی. شتەکە پەیوەندی بە ئابڕۆوە هەیە، بە باوەڕێکەوە کە تۆ چۆن لەلایەن ئەوانی دیکەوە دەبیندرێی. ئەگەر ژنێک هەبێت کە ملکەچ نەکات، دەبێتە هۆی دروستبوونی کاریگەری، چونکە هەڵسو کەوتیان ڕەنگەدات. لە خۆیاندا نا، بەڵکو لە هەموو کەسانی دەوروبەریاندا، لە نێو خێزان و هەموو کۆمەڵگەدا. بێخاڵ دەڵێت ساڵی 2002 هەوڵیاندا ئەو لەکەیە بستنەوە کە بەر شەرەفیان کەوتبوو بەهۆی هەڵاتنی لە ماڵ. دەڵێت براکەی داوای لێکرد ببینێت. دەیباتە ناوچەیەکی دوورەدەست، پێی دەڵێ جەنتەیەکی گەورە هەڵگرێت لە دووریەکی دیاری کراو لە بەردەمیەوە بڕوات، ئاوڕ نەداتەوە و تەماشای ئەو نەکات کە چی دەکات. لە پڕ مستێکی بەهێزی لێدام، قۆڵی کردە ملم، کەمێ بەرزی کردمەوە، منیش هەوڵم دەدا خۆم لە دەستی ڕزگار کەم.
قۆڵیم گرت و نوشتاندمەوە لێمدا شەقم لە ئەژنۆیدا بەریدام کوتم سیرکە چ دەکەی هەوڵ دەدەی بمکوژی هاوارم دەکرد بەسەریدا ئەویش وازی هێنا و وەک شنێک دەستی کرد بە گریان کوتی زۆر داوای لێبوردن دەکەم بەڵام من برا گەورەکەم و پیاوی دووەمم لە دوای باوکم دەبێ وا بکەم بۆ ئەوەی کۆتایی بەو شەرمەزاریە بهێنم ئەمانە قسەی ئەو بوون هەروەها پێشی کوتم کە باوکم پارەی داوەتێ بۆ ئەوەی وام لێ بکات بێخاڵ سکاڵای تۆمار نەکرد و بەردەوام بوو لە خۆشاردنەوە. هەموو ڕووداوانە بەنهێنی ڕوویان دەدا بەر لە ڕوودانیەوەی بەسەر بەنازدا هات. ساڵی 2003 لە تەمەنی 17 ساڵیدا بەناز شووی کرد. هاوسەرەتیەکی ڕێکخراو بوو لەگەڵ پیاوێک کە پێشتر هەر نەشی بینی بوو. پیاوەکە 10 ساڵ بەتەوەنتر بوو لە بەناز نەخوێندەواریش بوو تازە لە عێراقەوە هاتبوو. مێردەکەی دەیباتە کۆنڤنتری دوای 2 ساڵ واتە لە ساڵی 2005 مێردەکەی بەجێ دەهێڵێت و دەگەڕێتەوە نێو خێزانەکەی لە لەندەن. مانگی ئۆکتۆبەری هەمان ساڵ دەچێتە بنکەیەکی پۆلیس لە کرۆیدن بۆ خستنەڕووی شێوازی مامەڵەی مێردەکەی بەرامبەری لەبەر ئەوەی ڕووداوەکە لە کۆنڤنتری ڕوویدا بوو ئەفسەرانی پۆلیسی ئەو ناوچەیە چاویان پێناکەوێت ئەم ڤیدیۆیە بۆ یەکەم جار لەم فیلمەوە نمایش دەکرێت. کەواتە باسی پەیوەندیکەتانم بۆ بکە هەر لەو کاتەی کەشتەکان ئاڕاستەیەکی هەڵەیان گرتۆتە بەر ئەو ڕێک وەکو 50 ساڵ لەمەوبەر بیری دەکردەوە. هەروەها مێردێکی زۆر تونت بوو هەر کات ویستی بێتی سێکس بکات تەنیا بە حەزی خۆی بوو تەنها بە حەزی خۆی بوو هەر کات گوت بام نەخێر گوێی بەو نەخێرەی من نەدەدا دەستی دەکرد بە دەست درێژیکردنە سرم ئەوەی دەکرد کە حەزی دەکرد بیکات هەوڵم دەدا بیوەستێنم بەڵام زلەی لێ دەدام یان لە دواوە لێی دەدام و بە پرچم ڕای دەکێشام منیش ڕوخسارمدا دەپۆشی یان ئاوا دەوەستام بەو جۆرە بوو ئەو جارە پێی گوتم دەمکوژێ ئەگەر هەر شتێک باس بکەم تەمەنم تەنها 17 ساڵ بوو. هەندێک جار لە ژووری دانیشتن دەست درێژی دەکرد لەسرم یان لە ژووری نووسن نەمدەزانی ئاخۆ ئەو کارە شتێکی ئاساییە لە کولتوری ئێمەدا یان لێرە من تەنیا 17 ساڵ بووم ڕێگەم دەدا ئەوە بکات کە حەزی دەکرد هەر کات دەست درێژی دەکرد لەسرم وەک ئەوە وا بوو من پێڵەوەکانی ئەو بم و هەر کات حەز بکات بیان کاتە پێی وای لێ کردم باوەڕ بەوە بکەم کە خێزانەکەم ئەویان لە من زیاتر خۆش دەوێت و ئەگەر بە هەر کەس بڵێم ئەوە دەمکوژێت لەبەر ئەوەی خێزانەکەم لە دەوری من نەبوون و زۆر دوور بوون لێم بۆیە دەیتوانی هەموو شتێکم لەگەڵ بکات بەو جۆرەی کە حەز بکات هەوڵم نەدەدا بەرگری لە خۆم بکەم تەنیا دەگریام بەو جۆرە بوو. چوم سەردانیم کرد پێم گوت خراپ دیاری کوتی بەڵێ چێش لە ژیانم نابینم ڕێک ئەوە دەکەم کە ئەو پێم دەڵێ بیکەم لە ڕووی جەستەی و دەرونی لە ڕووی هەست و هەموو شتێک کە بیری لێ بکەیەوە سوکایەتی پێکردبوو وای لێ کردبوو باوەڕ بکات تەنیا بە کەڵکی ئەوە دێت ژنی ماڵەوە بێت و هیچ سوودێکی دیکەی نییە تا دەهات خراپتر و خراپتر دەبوو هەندێک جار کە لی دەدام یان سوکایەتی پێدەکردم وەک یادەوەری دەمنووسیەوە هەندێک وێنەی جەستەی خۆم گرتووە هی ئەو شوێنانەی شوین و مۆر دەبوونەوە
یان شتی لەو جۆرە. هەروەها ئەو جلانەی کە لە بەرمدا دەیدڕاندن. بەڵام دەستی بەسەردا دەگرتن کە دەیزانی وەک یادەوەری نووسیمەوە هەمووی لە ناو دەبردن. لە ڕاستیدا تەنیا کۆمەڵە وێنەیەکم ماوە. لەبەر ئەوەی هێندەی لێدا بووم بەسەریدا بووم. لێوم خوێنیان لێدەهات، گوێکانم خوێنیان لێدەهات. جارێک هێندە بەتوندی دەستمی بادا ئێسکی مەچەکم لە جێ چوو. هەموو جونگەکانی دەستم دەرچوون. لەبەر ئەوەی زۆر لەسەری داوم کاری تێکردوم و ئێستا زۆر لە یادەوەریم لە دەست داوە. زۆربەی کات کە گوێکانم پاک دەکەمەوە خوێنیان لێدێت. ئەوە تەنیا نمونەیە کە لەو چەندین جارەی لە ڕووی جەستەی و سکسیەوە دەستدرێژی کردوتە سەر. کەواتە بەناز ئەو نهێنیەی بە خێزانەکەی نەگوتبوو و هەوڵی داوە هاوسەرێکی باش بێت بۆ مێردەکەی. بەڵام دوجار خوشکێکی پێی دەزانێت لە ڕێ ئەو خوشکەشیەوە هەموو ئەندامانی خێزانەکەی پێی دەزانن. پیاوەکەشی دانی پێدادەنێت کە بەڵێ خۆشی ویستووە بەڵام بێڕێزی نواندووە. زۆری لێ کردووە کە سێکسی لەگەڵ بکات بەڵام تەنیا ئەو کاتەی کە ڕەتی کردوێتەوە. ئەمە شتێکە کە خێزانەکە قبوڵیان بووە و کچەکەیان نردوێتەوە ماڵی مێردەکە. چەند جارێک مێردەکەم جێهێشت دەگەڕامەوە لای دایک و باوکم، بەڵام لەبەر ئەوەی بۆ ژنێکی موسڵمانی وەک من زۆر سەختە تەلاق وەربگرێت. بۆیە ناچار بووم هەموو جارێک بگەڕێمەوە لای مێردەکەم. بەو جۆرە مێشکیان شۆرد بوومەوە کە ئەگەر داوای تەلاق بکەم یان لە مێردەکەم جیابمەوە ئەوە شەرمەزاری بۆم لە ماڵەکەم دێنم. چەندین جار لەگەڵ ماڵەوە دانیشتین هەموو ئەندامانی خێزانەکەم ئامادە بوون. من هیچ چارێکی دیکەم نەبوو جگە لە گەڕانەوە بۆ لای. پاش ڕووداوێکی دی بۆ هەمیشە مێردەکەی جێدەهێڵێت. قاوەیەکم بەدەستەوە بوو تەماشای تەلەڤیزیۆنم دەکرد. پێی گوتم لە ئاوێنەوە لە خۆت بڕوانە، بزانە چۆن لاواز و ناشرین بووی. و پێی گوتم هیچ نی جگە لە لەش فرۆشێک. ڕێک دوای ئەوە منیش بە مۆبایلەکەی ئەو تەلەفۆنم بۆ دایکم کرد. گوتم من تەلاقم دەوێت، هەر ئەم دوانیوە ڕۆیە. هێندە تووڕە بووم کە قسەم دەکرد بە تەلەفۆن هاوارم دەکرد. هەندێک لە شتە تایبەتیەکانم پێچانەوە وەکو فڵچە و کەلوپەلەکانم و بەجێم هێشت. وابزانم ئەوە دوامشتمڕ بوو کە کردمان. تەواو بێزار ببوو، بەڵام بێگومان لە کەلتوری ئێمەدا جێهێشتنی مێرد ڕێگە نەدراوە. خراپترین شتە کە ژنێک بیکات. دوای جێهێشتنی مێردەکەی بەناس خۆی دەخاتە مەترسیەکی گەورەترەوە چونکە ڕەحمەت دەناسێت. ئەو پیاوەی خێزانەکەی قوبوڵیان نەبوو. سڵاو شازادەکەم، چۆنی؟ پێم وایە بەناز لە پڕ ئازادی زۆر و خۆشی زۆر و چێژی زۆری لە ناسینی ڕەحمەت دەست دەکەوێت. لە بنەڕەتدا سەرەتا تەنیا هاوڕێتی بووە. دەست دەکەن بە بینینی یەکدی تا پەیوەندیەکەیان گەرم و گۆرتر دەبێت. خۆشم دەوێت ڕەحمەتیانی من. هەموو ڕۆژێک تۆ ئیلهام بەخشی منی بۆ بێداربوونەوەم. ئەمڕۆ تۆ هۆکاری ژیانی منیت. ڕەحمەت خۆشەویستی ئەو بووە. پلانیان هەبوو بۆ منداڵبوون و ناویشیان دەستنیشان کردبوون. پلانیان بۆ هەموو شتێک داناوە. پۆلیس دەیان نامەی ئاڵو گۆڕکراوی بەناز و ڕەحمەتی دەست دەکەوێت. هەموو سپێدەیەک و هەموو شوەیەک بەر لە خەوتن نامەی بۆ ناردووە. پەیوەندیەکان بەنهێنی هێشتۆتەوە چونکە دەیانزانی کۆمەلگا چاودێریان دەکات. ژنان لەو کۆمەڵگەیانەی کە بەشێکن لە شەرەف بەردەوام لەژێر چاودێرێکی وردان. ئەوە چاوەکانی کۆمەلگان، پیاوە گەنجەکانی کۆمەلگان کە چاودێریان دەکەن و لە هەر هەڵسو کەوتێکیانە چاویان لەسەرن. بە شێوەیەکی بەردەوامیش دەنگ و باسەکان دەگەڕێنەوە بۆ نێو خێزانەکانیان. ئەو چاودێریە وردە کە ژنان لەگەڵی ڕادێن.
دوایەوەی بەناز مێردەکەی جێدێڵێت ترسی لەو پیاوانە هەیە کە لەسەر شەقامەکان دوای دەکەون. ڕوخسارێکێکم ناسیەوە هەرگیز نەهات بۆ ماڵمان، بەڵام لە چەندین بۆنە و ئاهەنگی بگواستنەوەدا بینیومە. تەنانەت ئێستاش کە دەچمە دەرەوە کەسێک کە لە ماڵ دەهاتمە دەرەوە بە سیارەکەی دوام دەکەوت. جارێک دەمبیست کە کەسێک لە دواوە بە زمانی خۆم و بە نێوی خۆم بانگم دەکات. ئاوڕمدایەوە پێی گوتم کە دەبێت لەگەڵی سواری سیارەکە بم. منش گوتم نەخێت. سرم داخست و بەردەوام بم لە ڕۆیشتن. ئەو ڕۆژە هەر بەدوامەوە بوو. خەڵک دوام دەکەوتن یاخود ئێستاش هەر دوام دەکەون. ئەوە هۆکاری سەرەکی بوو کە هاتمە بنکەی پۆلیس. ئەگەر لە داهاتوو یان هەر کاتێک هەرچیم لێ هات ئەوە ئەوانن. ئەگەر هەست بەوە کرد کە هیچ مەترسیەک یان شتێکی خراپ لەسەر ژیان هەیە، دەبێ بێگومان پەیوەندیمان پێوە بکەین بۆ ئەوەی ئێمە بتوانین بە باشترین شێوە پارێزگاری لە تۆ بکەین. نابێ بیرت بچێت. ئێستا کە ئەم قسانەتان بۆ دەکەم دەتوان چیم بۆ بکەن؟ تۆشتی زۆر دخستۆتە بەردەستمان. پێویستە بە دوواداچوونی بۆ بکەین. بزانین تا چەند ڕاستن یاخۆتە دەتوانین چی بکەین. دواتر هەر شتێکمان کرد لە ئەنجامەکەی ئاگادارت دەکەینەوە. باشە؟ باشە بە دڵنیاییەوە. بەچوونە بنکەی پۆلیس بەناز خۆی خستە مەترسێکی گەورەوە. بەڵام ئەفسەرانی لێکۆڵەر هیچ شتێکیان نەکرد بۆ بە دوواداچوونی قسەکانی یان لە مێردەکەی بپێچنەوە. 3 مانگی پێچوو تەنیا تا قسەکانی بەناسیان نووسیەوە و ئامادەیان کرد بۆ ئەوەی واژۆی بکات. ئەمە یەکێکە لەلانی کەم ئەو 5 جارانەی بەناس چۆتە بنکەی پۆلیس بەهۆی ئەو هەڕەشانەی ڕوبەڕووی دەبوونەوە. خەڵک دوام دەکەون. ئێستاش هەردوام دەکەون. هیچ لەو ئاماژانە تێنەگەشتن کە ئەو لە مەترسی گەورەدایە. ئێستا کە من ئەم قسانەتان بۆ دەکەم ئێوە دەتوان چیم بۆ بکەن؟ دوو مانگ دوای چوونی بەناز بۆ بنکەی پۆلیس بەناز و ڕەحمەد لەلایەن کەسانی ناسراوەوە دەبیندرێن. لێرە لە دەرەوەی ئەم وێستگەیە. بەناز و ڕەحمەد خەریکی ماچکردنی یەکدی بوونە. لە دەرەوەی ئەم دامەزراوەیە لەسەر شەقامەکە. بە خێرای تەلەفۆنیان بۆ سەرۆکی خێزانەکە کردبوو ئەوەی بینرابوو بۆیان گێڕابەوە. ئەمەش بوو بەهۆیەوەی کە دۆخەکە خراپتر بێت. دوای ئەوەی من ناوی دەنێ ئەنجومەنی شەڕ لە ماڵی مەحموود کۆ دەبێتەوە کە تێیدا ئەندامە دوور و نزیکەکانی بنەماڵەکە بانگێش کرابوون هەر لەوێش بڕیارەکەیان دەرکرد. لەلایەن مامیەوە سەرپەرشتی دەکرا کە کەساتێکی بەهێزتر بوو لە باوشی بەناز. ئەو مامەی بە ئەندامە گەنسڕەکانی کۆمەڵەکەیان دەڵێت ئەوەی دەمەوێ بیکەن ئەوەیە کە بەناز بکوژن. ئێمە باسی کوشتنی پلان بۆ دانراو دەکەین. چەند پیاوێک لە دەوری مێزێک دانیشتون و بڕیار دەدەن کە دەبێ ئەو کچە بمرێ. دوو ڕۆژ دوای ئەو کۆبوونەوەی بنەماڵەکە بەناز دەچێتە بنکەی پۆلیسی ناوچەکە و لێدوانی دیکەش دەدات. گوتوویەتی کە گوێی لە مامی بووە کە دەیکوژن. هەفتەیەک دواتر نامەیەک بۆ پۆلیس دەنێرێت ئاماژە بە 5 ئەندامی بنەماڵەکەی دەکات کە بەنیاز بوون بیکوژن. گوتوشێتی کە نایەوێ پۆلیس هیچ بکە بۆیە پۆلیس هیچ بە دوواداچوونێکیان نەکرد. ڕەنگە سەخت بێ تێبگەین بەناز بۆچی خێزانەکەی پاراستووە. بەڵام لا لێکۆڵینەوەم لە چەند ڕووداوی کوشتن بۆم دەرکەوتووە چەندین کەسی گەنج کە لە مەترسی گەورەدا بوونە نانویستووە کێشە بۆ خێزانەکانیان دروست بێت. چەند هەفتەیەک دوای گەشتنی نامەکەی بە پۆلیس باوکی داوای لێ دەکات بێتە ماڵی خزمێکیان بۆ کۆبوونەوە.
لە ڕۆژی سەری ساڵی نوێدا بەناز فێڵی لێکرا. باوکی پێی گوت دەبێ ئامادەبی بۆ قسەکردن لەسەر بابەتی جیابوونەوەکەت. دواتر باوکی بە جانتەیەکی گەورەوە دەچێتە ماڵەکەوە. هەروەها هەندێک خواردنەوەی براندیش ئامادە دەکات، دواتر زۆر لە کچەکەی دەکات براندی بخواتەوە، دیارە بۆ ئەوەی سەرخۆشی بکات. پێی دەڵێ لەسەر قەنەفەکە دانیشێت، تەماشای تەلەڤیزیۆن بکە، ئاور مەدەوە، سێری من مەکە کەچی دەکەم، بەڵام ئاور دەداتەوە و تەماشای باوکی دەکات کە بەرەو ڕووی دێت. دەبینێ باوکی دەستەوانەی لە دەست کردووە و پۆستاڵی سەربازی لە پێ کردووە. لەو کاتەدا دەزانێت کە دەکوژرێت، زانیوێتی کە دەکوژرێت. بەڵام باوکی جارێکی دی لە ژوورەکە دەچێتە دەرەوە، هەلێک دەداتە بەناز بۆ ئەوەی ڕابکات. بەناز دەتوانێت لە پشتەوەی خانووەکەەوە ڕابکات، بەدەست لە پەنجەرەی دراوسەکەیان دەدات بۆ ئەوەی سەرنجیان ڕابکێشێت. بەسەر بربەستەکاندا باز دەدات، بەلارەلار دەگاتە سەر شەقامەکە، خوێن لە دەست و مەچەکی دەتکێ، لە نزیک کافەیەک دەکەوێتە سەرزەوی. ستافی نەخۆشخانەکە ئەو شەوە چارە سەریان کرد، گوتیان هەرگیز لە ژیانیاندا کەسێکیان نەبینیوە هێندە ترسابێت. پەیوەندی بە ڕەحمەتەوە دەکرێت. ڕەحمەت هێندە هەوشی دەبێت کاتێک بەناز لە نەخۆشخانە کەوتووە داوا لە بەناز بکات، پێی بڵێ بەوردی چی ڕووی داوە. لە هەمان کاتدا بە مۆبایلەکەی قسەکانی بەناز تۆمار دەکات. هێنام دەکیسێکی ڕەشدا و بۆی لێکردنەوە و کیسەکەم گرتەوە لێچیکەوە بخۆوە وەردە پەردەسان هەموو دادرابوونەوە تاریک بوو، هەر تەلەڤیزیۆنەکە ئاوکرابوو. نامسۆ ئەو دیوی دووبارە شەقش هات و کالێکی ڕەشی لەبەر بوون ئێرو بۆ دەستکەشێکی شین لە کەشەوەدا بڕۆمە دەرێ. ئەیشی دانیشە خەوت ئەوشان دانیشتمەوە حتا ئەوتۆ ژوورەکەی لێ دووبارە سام لە دەرگاکەی کرد ئەی دەستە بەکاتن کلینێکی پێوە بۆ بەکسێ لێ کردەوە بێدا هەڵاتن بەخواسیان. جارێکی دی بەناز بە سەرهاتەکەی بۆ پۆلیس دەگێڕێتەوە. ژنە ئەفسەرێکی پۆلیسی لێ دەبێت کە هیچ بڕوای پێناکات. گوتی پێم وا بوو تەنیا کچێکە و زۆری خواردۆتەوە و وای زانیوە لە کێشەدایە و ئەم چیرۆکەی بۆ خۆی دروست کردووە. تەنانەت ژنە ئەفسەرەکە بەناز تۆمەتبار دەکات بە ئەنجامدانی تاوان بەهۆی شکاندنی پەنجەرە لە کاتی هەڵاتندا. لە کەیسەکەی بەنازدا چەند هەڵەیە گەنجام دراون کە بەهۆی نەبوونی تێگەیشتن و نەبوونی ئاگاداری و بیرکردنەوەی باشەوە بووە کە ئێستا هەمومان درچی پێدەکەین. دوایەوەی بەناز لە نەخۆشخانە هاتە دەرەوە چووە لای ڕەحمەت و لە لای ئەو دەمایەوە. دوایەوەی لەلایەن خێزانەکەیەوە ڕازی کرا بۆ ئەوەی لە مەکدۆناڵد چاویان پێ بکەوێت بۆ ئەوەی ڕازی بکەن بگەڕێتەوە ماڵەوە. بەو جۆرە لەگەڵیان چووە ماڵەوە. بەناز شتێکی بەخۆی گوتبوو، ئەگەر ڕابکەم کوژراوم، ئەگەر بچمە ماڵەوەش هەر کوژراوم. بۆیە ئەم جۆرە هەستە بێهودەیە وای لێ ئەکات کە بڕیاری ئەوە بات بگەڕێتەوە بۆ ماڵەوە. تەنیا ئاگات لە خۆت بێت ڕەحمەتیان تکایە، چونکە باوەڕ ناکەم یەک چرکەش بێتۆ بژین. ئەمە یەکێکە لە دواهەمین ئەو کورتەنامانەی بەناز بۆ ڕەحمەتی ناردوون. زۆرم خۆش دەوێ. سەر لە بەیانی ڕۆژی دواتر بێستەر و شوێن دەبێت. خێزانەکەی گوتبوویان شەرەفی لە کەدار کردوون بەهۆی خۆشویستنی پیاوێک کە بەلای ئەوانەوە پەسەند نەبووە. تەنها بەهۆی خۆشەویستیەوە هەندێک جار بیر لەوە دەکەمەوە بۆچی دەبێ هێندە ڕقیان لە خۆشەویستی بێت. بە پۆلیسی گوتبوو ژیانی لە مەترسیدایە. هەر کاتێک شتێکم بەسەر هات ئەوانن. بەڵام یارمەتیان نەدا.
پێشتریش خێزانەکەی هەوڵیدا بوو بیکوژن. لەگەڵ ئەوەشدا بڕیار دەدات بگەڕێتەوە ماڵەوە. کانونی دووەمی 2006 بێسەر و شوێنکرانی بەناز لەلایەن خۆشەویستەکەیەوە ڕاگەیەندرا. کارۆلاین گود تازە دەست بەکار بوو وەک سەرۆکی تیمێکی پۆلیسی تایبەت بە کوشتن. لە کاتی ئەرگدا بووم یەکەمین جار بوو وەک بەرپرسی ئەو تیمە دەست بەکار بم لەلایەن ئەفسەرێکی لێکۆڵەری ناوچەکەەوە پەیوەندیم پێوەکرا کەنی گەران بوو لەبارەی ونبوونی کەسێکەوە. من ئەفسەری تایبەت بە کۆکردنەوەی زانیاری بووم واتە دەبووە و زانیارانە بگەێنم کە هەمان بوون. من ئەندامی تیمێک بووم لە ناوچەی لیویشام یەکێک بووم لە ئەفسەرانی لێکۆڵەری تایبەت بۆ کەیسا. هیچ ئەندامێکی نێو و کۆمەڵگەی کوردی یارمەتی نەداین هیچ بەشداریەکی ئەرێنیان لەگەڵدا نەکردین لە کاتێکدا دەبێ دەیان یاخود سەدان کەس هەبوو بێتن کە زانی بێتیان چی بەسەر بەناز هاتووە. هەوڵ و تەقەلای بەرفراوان پێویست بوو بۆ پیادەکردنی دادپەروەری. چەندین کوڕ و پیاوی گەنج دەهاتن ئیفادەی هەڵەیان دەدا. کەسانێک دەهاتن و دەیانگوت بەناز زیندووە لە کاتێکدا زیندوو نەبوو. چەندین شت بەڕێوە دەچوون. کۆمەڵێک شت کە لیان ورد دەبووینەوە هەفتەیەکی دەخایاند تاش لە زیادەکانمان لە لێکۆڵینەوەکان لا دەبرد. لەبارەی تێوەگلانی خەڵک لەو کەیسا ئەمەش بۆ تۆخکردنەوەی وێنای خۆیان لە کۆمەلگادا بە شێوەیەکی کەمیان زۆر زیاتر لە 50 کەس لەم کوشتنە تێوەگلاون. دوای چەندین ڕۆژ لە بەردەوامی لێکۆڵینەوەکان بۆمان دەرکەوت کە بەناز خوشکێکی گەورەی هەبووە بەنێوی بێخاڵ کە لە خێزانەکە پەراوێز خراوە و لەگەڵیان نەدەژیا. پۆلیس لە دەرگایاندا پرسیان ئەخۆ دەتوانن بێنە ژوورەوە کوتیان شتەکە لەبارەی خوشکەکەتەوەیە. خوشکەکەت ون بووە. کاتێک کوتیان بێسەر و شوێنە و خێزانەکەشتان پێی نازانن زانیم کە ڕاست نییە. زانیم کە ڕاست نییە چونکە دەمزانی لە دڵەوە دەمزانی کە ئیشی ئەندامانی خێزانەکەمە. دەمزانی ئیشی پیاوەکانە ئەمانە. سەرەتای مانگی ئازار کەسێکی کورد بێخاڵی دۆزیەوە. پەیوەندی پێوە کرد بوو پێی گوتبوو کە سەرەی ئەوە بۆ کوشتن. مەترسی سەرژیان بەردەوام بوو. دەمانزانی کە خەڵک بە دوای تەلەفۆنی ئەوەن دەیانزانی بە تەواوی لە چ ناوچەیەک دەژی لە ڕاستیدا بەردەوام لە خانوویەکەوە بۆ خانوویەکی دیکە دەمانگواستەوە بۆ ئەوەی وا بکەین سەلامەت بێت و کەسیش نەیدۆزێتەوە. لەم کاتەدا پۆلیس هەموو سەرچاوەکانی خۆی لەو کەیسەدا بەکاردەهێنا. بەڵام سەرەداوی ئەوەی چی بەسەر بەناز هاتووە پێشتر لە نێو دەستیان بوو. ئەو سەرەداوەش لە خودی بەنازەوە دەستکەوت بوو. ئەمە نامەیەکە کە لەلایەن بەنازەوە گەیەندراوەتە بنکەی پۆلیسی ناوچەکەم. لە بەرواری 2 سپتەمبەری 2005 لە نامەکەدا زانیاری داوە لەبارەی ئەو کەسانەی کە لێی بیستون بەرپرسیارەتی کوشتنی هەڵدەگرن. دەڵێ ژمارەکانی 2، 3 و 4 و 5 ئەو کەسانن کە ئامادەییان نیشانداوە بۆ کوشتنی من و هاوڕێ کوڕەکەم. ئەمەش قسەی ئاری مەحموودی مامە کاتێک بە تەلەفۆن قسەی لەگەڵ دایکم دەکرد لە ڕێکەوتی 2 دیسەمبەر لە ئێوارەی ڕۆژی هەینی. لێرێش دەڵێت بەنیازە من و ڕەحمەتی خۆشەویستم بکوژێ. واژۆی کردووە و نووسیوێتی بەناز مەحموود. نووسینەکە وەکو شێوازی منداڵانە کە لە پشت گۆڕەکەیەوە قسە دەکات گوتوویەتی کە ئاوام بەسەردێت. لە ڕێە و نامەیەوە ئێمە توانیمان هەندێک لەو کەسانە بدۆزینەوە کە باسییان دەکات. نامەکەش هەموو ئەو وردەکاریانەی پێکابوو لە باسکردنی ئەو پیاوانەدا. عومەر حسێن، محەممەد عەلی، محەممەد حەما، ئەو سێ پیاوە ئامۆزای یەکدین. ئامۆزای بەناز و ئامۆزای یەکدیشن. محەممەد حەما دەستگیرکرا و تاوانبار کرا بە کوشتنی بەناز. زۆر بەپەلە بوون چونکە محەممەدمان دەستگیر کردبوو. کاتێکی دیاریکراویش هەیە بۆ هێشتنەوەی کەسێک بە دەست بە سۆرکراوی. هێشتاش لاشەکەمان نەدۆزی بووەوە و نەمان دەتوانی بیسەلمێنین کە بەناز مردووە و محەممەد حەمەش بکوژیەتی. پەلەمان بوو بۆ دۆزینەوەی لاشەی بەناز. خێزانی مەحمودیش هیچ دڵخۆشیەکیان نیشان نەدەدا بە لێکۆڵینەوەکانمان.
هەرنیان دەپرسی ئاخۆ کچەکەمان دۆزیوەتەوە یان هیچ بایەخێکیان نیشان نەدەدا. تەنانەت ئەو کاتانەش کە دەچووینە دەوروبەری ماڵیان کەسیان نەدەهاتە دەرەوە هیچیان بەلاوە گرنگ نەبوو ئەوە شتێکی زۆر سەرسامکەرە. ئەو کچە ون ببوو کەسیش بایەخی پێ نەدەدا. بە تەواوی قوربانیەکی بێتاوان بوو. پێم وایە ئەم شتانە هەمانگیان تێکدا. هەمیشە کۆمەڵە شت بۆ خێزانی قوربانیەکان دەکەین. یەکێک لەم شتانە ئەوەیە کە هەمیشە هەوڵ دەدەین بکوژان بۆ خێزانی قوربانیەکان بدۆزینەوە. بەڵام بۆ ئەم خێزانە هەرگیز هەوڵمان نەدا بکوژەکان بۆ بنەماڵەکە ئاشکرا بکەین. بەڵکو هەوڵماندا ئاشکرایان کەین بۆ خۆمان چونکە خۆت دەزانی هیچ کەسێکی دیکەی نەبوو خێزانەکەی کوشتبوویان. هەردوو محەممەدەکە هەڵسوکەوتی سەریان نواندبوو تەلەفۆنەکانیان نیشانی دەدا کە دەگەڕانەوە بۆ دەرەوەی لەندەن ناوچەیەکی نێوان لەندەن و بێرمێنگهام. ئۆتۆمبیلەکەی محەممەد مۆدلی بەرزتر بوو. GPS ئۆتۆمبیلەکەی کارا بوو ناوی هەموو ئەو شوێنانەی تۆمار کردبوو کە بۆی چوبوون. پۆلیس هیچ کۆپتەرێکی نرد بۆ گەڕان بە هەموو ئەو شوێنانەدا کە ئۆتۆمبیلەکەی لێ ڕاگیراوە. هەندێک زانیاریمان دەستکەوت لەبارەی بوونی سەلاجەیەک لەسەر قەبرەکەی. من و کارۆلاین دانیشت بووین. گوتمان ئەو سەلاجەیەمان بینیوە. گوتمان بەڵێ لە شوێنێک بینیومانە. دواتر بیرمان کەوتووە کە لە ڤیدیۆکەدا بینی بوومان. گوتمان ڤیدیۆکە لەکوێیە؟ لە ڤیدیۆکەدا پیشانی دەدات کە سەلاجەیەک لە نێو باخچەی پشتەوە کەوتووە. لە کۆپتەرەوە وێنەمان گرتبوو. گوتمان خۆیەتی ڕەنگە تەرمەکەی لەوێ بێت. من و ستیوار تەرە و شەوە سواری ئۆتۆمبیل بووین و چووینە شوێنەکە. کە چوونە نێو حەوشەکە شوێنەوارناسێکشمان لەگەڵ بوو. تەماشای زەوی ناوچەکە و حەوشەکەی کرد. با خێرایی جیاوازیەکی بەدی کرد لە زەوی شوێنەکە لە پشتەوەی خانووەکەوە. لە قوڵایی 2 مەتر جەستەی لە نێو جانتاکدا شاردرابەوە. لێکۆڵەرانی پۆلیس بەنازیان دۆزیەوە. لەسەر شێوەی کۆرپەلە خراببوو نێو جانتاکە کە بۆ من ئەوەی ڕووداوەکە ناخۆشتر دەکاتەوەیە کە ئەو بە شێوازی کۆرپەلەی نێو منداڵدان خراببوو نێو جانتاکە. و لە هەمووشی تراژیکتی تر ئەوەیە کە دەمانخاتەوە بیری پەیوەندی نێوان منداڵ و دایک و باوک. ئەمە بە شێوەیەکی سامناک بەرەو خراپی چووە. لە دەرگایاندا ئەفسەری پۆلیس بوو. قسەی لەگەڵ نەکردم تا دانیشتین. لەگەڵم دۆستانە بوو. خۆم پێڕانە گیرا و فرمێسکەکانم هاتە خوارەوە. نەمتوانی کۆنتڕۆڵی خۆم بکەم. کاتێک زانیم خوشکە ئازیزەکەم مردووە. پێیان کوتم کە خوشکەکەم لە جانتایەکدا نێژراوە. هەروەها ئەو کاتەی خستویانەتە ئەوێ چەند شوێنێکی شکاوە. ڕووداوێکی زۆر سامناک و ترسناک بووە کە بیستم خەریک بوو شێت و هار بم. دوای ئەوە ئەو ئەفسەری پۆلیس چەند وێنەیەکی بۆ هێنام. وێنەی خوشکەکەم. خراپترین شت کە لە ژیانمدا بیبینم بینیم خوشکەکەی خۆم بەو جۆرەی لێهات بوو. ئەوە بەسە بۆ ئەوەی کەسێک شێت بکات. سێ پیا و تاوانبار کران بە کوشتنی. دوانیان باوکو و مامی بوون. 2 گومان لێکراوی دیکە ڕزگاریان بوو و گەڕانەوە بۆ عێراق. لە دادگا خوشکی بەناز لە دژی خێزانەکەی ئیفادەیدا. من زۆرترین ڕێز بۆ بێخاڵدا دەنێم کە هێندە بوێر بوو توانی لە دژی خێزانەکەی لە دادگادا قسە بکات لە حاڵێکدا دەیزانی ڕەنگە خێزانەکەی ئەویش بکوژن. ڕەحمەد خۆشەویستەکەی بەناز بە هەمان شێوە شایەتیدا ئێستاش خۆی دەشارێتەوە و ناتوانێت لەم بەرنامەیەدا قسە بکات. ئێستا دەزانین کە بەناز سەر لە بەیانی 24 کانونی دووەم کوژراوە. بەپێی لێکدانەوەی بەڵگەکان هەموو گومان لێکراوەکان لەسەر داوای محەممەد حەمەکۆ بوونەوە و چوونەتە ماڵی بەناز. بە پلانی پێشوەختە باوکو و دایکی ماڵەوە بەجێ دێڵن. بەنازیش لەوێ بەجێ دێڵن.
ئەوەش مانای ئەوە بوو کە پیاوەکان بە ئاسانی دەیانتوانی بچنە ناوەوە. بەناز هەمیشە لە ژووری دانیشتن خەوتووە، ژووری خەویان نەبووە چونکە ژوورەکانی خانووەکە زۆر نەبوون بۆیە لە ژووری دانیشتن خەوتووە. ئەو سێ کەسەش محەممەد عەلی و محەممەد حەمە و عومەر حوسێن دەچنە ماڵەکەەوە. خەبەری دەبێتەوە دەبینێ سێ پیاو دێنە ژوورەکەی. لەو کاتەدا بەناز زانیوێتی کە دەکوژرێت. پۆلیس بەنهێنی قسەکانی محەممەد حەمەی تۆمار کردووە کە باسی ڕووداوەکانی ئەو سەر لە بەیانە دەکات. شانازیان کردووە بەو شتانەی ئەو بەیانە ئەو کەسانە بەسەر بەنازیان هێناوە. پێکەنیون و پێکەوە گاڵتەیان کردووە و دڵخۆش بوونە کە کارەکەیان پیاوانە بووە. لێیاندا و ڕایان کێشا هەستم بە ئاسوودەیی دەکرد گیانی ئەو بە هیچ دەرنەدەچوو نیو سەعاتی پێچوو لە نهۆمی سەرەوە بوو. ئەوی شاگادار بوو سوێن دەخۆم کە نەمدەزانی لەوەیە نەفرەتی لێبێت. ئاری درۆی لەگەڵ کردین، ئاری گوتی کە کەسی لێ نییە من قاچم خستە سەر پشتی. محەممەدیش قاچی خستە سەر ملی. ئەو وایەرێکی ئامادە کرد و منیش دەستی بەنازم گرت بوو. گوتم بە خێرایی لە ملی بەئاڵێنە. کە ئەوەی بیست زۆر ترسا. بە خێرایی وایەرەکەی کردە ملی. دەڕشایەوە کە پەتەکەی کردە ملی. دایە دەستی منیش بە شەق لێم دەدا. کاتێک لە پشتەوەڕا بە شەق لە ملیم دەدا دەم و لوتی لەسەر زەوی بوو. خست بوومانە نێو جانتاکە دەمگوت لێی گەڕێ با گیانی دەرچێت. بە شەق لە سەریم دەدا. گیانی بە ئاسانی دەرنەدەچوو وایەری دەوری ملی چوبووە نێو پێستی. هێشتا گیانی دەرنەچبوو لەبەرەوەی وایەرەکە شل بوو بۆیە تونترمان کرد. دوای 45 خولە گیانی دەرچوو. ئیدی هیچ دەنگێکی لێوە دەرنەچوو. ئاری مامی بەناز و مەحموودی باوکی بەهۆی ئامادەکاری بۆ کوشتنی سزای بەندکردنی هەتاهەتاییان بەسەردا سەپێنرا. محەممەد حەمەش بە تاوانبار ناسێنرا سزای بەندکردنی هەتاهەتاییشی بەسەردا سەپێنرا. لە کاتی ئامادەکردنی ئەم فیلمەدا لە بنکەی پۆلیس چاوم بە باوک و مامی بەناز کەوت. ئامادەی قسەمان بۆ بکەی؟ نەخێر ببوورە. ئامادەنیت قسەی خۆت بکەی لەو بەسەراتەدا؟ کێ بەنازی کوشت؟ ئامادەنیت قسەی خۆت بکەی لەو بارەیەوە؟ سەرقاڵی دیکۆمنتاریەکەم لەبارەی کەیسەکەت ئایا دەتەوێت قسە بکەی؟ کێ بەنازی کوشت؟ گەر تۆ بێتاوانی کەواتە کێ بەنازی کوشت؟ تۆ درۆزنیت کاری تۆ تەنیا درۆکردن. نا من دەڵم قسەم بۆ بکە. تۆ درۆزنیت. تا ساڵی 2007 سێ لە تاوانباران بەندکرابوون بەڵام کارەکە تەواو نەکرابوو. دوو ئامۆزای بەناز کە گومانیان لەسەر بوو گەڕانەوە بۆ عێراق. هەرگیز پێشتر کەس لە عێراقەوە ڕادەستی بەریتانیا نەکراوەتەوە بەڵام تیمی لێکۆڵەران بەنیاز نەبوون کۆڵ بدەن. ئەگەر کارۆلاین بناسی کۆڵ نادات. کەس ناتوانێت بە تاوانی کوشتنەوە ڕزگاری بێت. بەناز بەشێک بوو لە ئێمە بۆیە بەردەوام بووین. عومەر حوسێن و محەممەد عەلی بەر لەوەی من بزانم بەناز کوژراوە بەریتانیایان جێهێشت بوو. دوو کەسی دیکە کە لە کاتی کوشتن و شاردنەوەی لاشەی بەنازدا ئامادە بوون گەڕابوونەوە نێو عێراق. لە خەڵکەوە هەواڵمان پێدەگەیشت کە هەردووکیان بە شانازیەوە لە چایخانەکاندا ڕووداوەکە دەگەڕنەوە. بەخۆمم گوت هەروە ڕزگارتان نابێت. کەس ناتوانێت بکوژێت و ڕزگاری بێت ئەگەر نەشزانین کێیە. گوتمان باگوێ بە بەربەستەکان نەدەین و لە عێراقەوە بیان هێنینەوە بەڵام چۆن نامان دەزانی. عومەر حوسێن لە دەرەوەی دەسەڵاتی یاسا بوو چونکە بنەماڵەکەی زۆر بەهێز بوون. لەلایەن براکەیەوە دەپارێزرا. براکەی ئەفسەرێکی پۆلیسی باڵایە لەوێ. زانیاری ئێمەش ئەوە بوو کە پەنای دراوە. پێم وایە لەوێ خەڵکێکی زۆر وایان هەست دەکرد ئەم کەسانە کارێکی هەڵەیان نەکردووە چونکە بەناز شەڕەفی لەکەدار کردوون. کەواتە دەبێت بکوژرێت.
دواتر لەگەڵ یەکێک لە براکانی بەشەڕ دێت و ئەو برایەی بە چەکی کلاشنکۆف گولەیەک لە قاچی دەدات لە نەخۆشخانە دەستگیر کرا. محەممەد علی تۆمەتباری دووەم تووشی ڕووداوێکی هاتوچۆ دەبێت و لەلایەن پۆلیسەوە دەستگیر دەکرێت. تیمەکە سەردانی هەرێمی کوردستانی کرد بۆ گێڕانەوەی ئەو دوو کەسە بۆ بەریتانیا. هەرچەندە 3 ساڵی خایاند بەڵام کۆتایی پێهێنرا. تا کۆتایی دوایان کەوتین. گەر کارۆلاین بناسی بە ئاسانی کۆڵ نادات. لە 4 مانگی کۆتایی ژیانیدا بەناس لانی کەم 5 جار سەردانی بنکەی پۆلیسی کردووە. دوای مردنی کۆمیسیۆنی سربەخۆی سکاڵاکانی پۆلیس دەستی کرد بە بەدواداچوونی کەمتەرخەمی پۆلیس. رەخنەی ئاراستەی 9 ئەفسەری پۆلیس کرد. 6یان سەر بە پۆلیسی میترۆپۆلیتان و 3یان سەر بە پۆلیسی وێست میدلانس بوون. پۆلیسی میترۆپۆلیتان پێگوتین. لە کەیسەکەی بەنازەوە زۆر شت فێر بووین. ئامادەکاری کارکردنمان بەرەو پێش بردووە بۆ دڵنیابوون لە گرتنەبەری ستانداردی کاریگەر و پرۆفشناڵانە بۆ لێکۆڵینەوە و پاڵپشتیکردن. هەموو نووسنگەکانی لەندەن یەکەی سەلامەتی کۆمەڵایەتیان پێگەناوە و ڕاهێنانی پێدانی هۆشیاری لەبارەی توندوتیژی با بیانووی شەرەف پێشکەش دەکرێت. سوورین لەسەر پاراستنی ئاسایشی قوربانیان. پۆلیسی وێست میدلانس پێگوتین چەندین ڕێوشوێن گیراونەتەبەر کە سیاسەتێکی تایبەت لە خۆدەگرن بۆ بەدواداچوونی ڕەفاندن و دەستدرێژی سێکسی لەگەڵ تەرخانکردنی تیمی تایبەتمەند کە مەشقیان پێکراوە لەبارەی توندوتیژی لەسەر بنەمای شەرەف سەرڕایی لە نزیکەوە کارکردن لەگەڵ لایەنە هاوبەشەکان و خەڵک بەردەوام پێداچوونەوە دەکەین بە سیاسەت و بەدواداچوونەکانماندا بۆ دڵنیابوون لەوەی سەلامەتی قوربانیان لە سەروی هەموو شتێکەوەیە. هەندێک کەس دەڵێن بابەتی کوشتن لەسەر شەرەف نابێ پەردەی لەسەر هەڵبدرێتەوە لە ترسی لە کەدارکردنی هەموو کۆمەڵگا. چەندین کەس هەن لە سەرتاسەری وڵات کە پێم دەڵێن ترسیان هەیە لە چوونەنی و ئەم کێڵگەی مینە چونکە وەک کێڵگەیەکی مین لی دەڕوانن. ئێستاکە لەسەر ئاستی لوکاڵی دەست دەکرێت بە باسکردنی ئەم مەسەلەیە. ئەوان بەڕەگەز پەرست دەناسرێن. ڕاستیەکە ئەوەیە کە بۆ چەندین سەدە کوشتن لەسەر شەرەف بەردەوام بووە لە نێو کولتور و ئاینە جیاوازەکان لە هەموو جیهاندا. هەر بیرۆکەیەک کە بڵێ ناتوانی باسی ئەو جۆرە تاوانانە بکەیت چونکە لە نێو ئەو بەشەی کۆمەڵگادا ڕوودەدەن کە کەمینەن. ئەوە شتێکی نەگونجاوە. من وەک ئەندامێکی ئەو کەمینەیە لە نێو کۆمەڵگەدا ئەوە بە بێڕێزی دەزانم. بەڕای من بۆ هەموو لایەک زۆر باشترە ئەو مەسەلانە ئاشکرا بکرێن و تاوتوێ بکرێن. چەندین کەس هەن لە نێو کۆمەڵگای کوردیدا کە لە دژی کوشتنن لەسەر ناموس هەندێکیان ئازانە دەنگیان هەڵدەبڕن. دەبێ بڵێم زۆرینەی کۆمەلگا لە دژی ئەو جۆرە توندوتیژیان. بەڵام کەمینەیەکی بچووک هەموو دەسەڵاتێکی هەیە بەسەر کۆمەلگاوە بۆ هێشتنەوەی بە بێدەنگی و نەگوتنی هیچ شتێک چونکە گەروا بکەن ئەوە پێیان دەڵێن کە خیانەت لە کۆمەلگای کوردی دەکەن. ئێمە خیانەتیان لێ ناکەین بەڵکو بەرگری لە مافەکانی خەڵک دەکەین مافەکانی ژنان ئێمە کوردی ڕاستەقینەین. بەپێی ئامارە فەرمیەکان لە بەریتانیا 4 هەفتە جارێک ڕووداوێکی کوشتن هەیە بەهۆی ناموسەوە. خزمەتگوزاری بە دواداچوونی شاهانە دەڵێت پێدەچێ ئامارە ڕاستەقینەکان زۆر بەرزتر بن. لە بەریتانیا لە ساڵێکدا 12 تاوانی کوشتن بەهۆی ناموسمان هەیە. بەڵام بەڕای من خەملاندنەکە دروست نییە چونکە کاتێک منداڵێک بێسەر و شوێن دەبێ چێ ڕووداوەکە ئاشکرا دەکات. خێزانەکەی بەڵام ئەگەر خێزانەکەی لە پشتی بێسەر و شوێنکردنەکەیەوە بن ئاشکرای ناکەن ناتوانی بزانی کە ئەو مناڵە بێسەر و شوێنە. ئێمە نازانین ئەوەی هەمانە بەکەم خەمڵانێکی کاریگەرە. هەرگیز پێشتر بنەماڵەی بەناز لەبارەی ئەم کەیسەوە لێدوانیان نەداوە بەڵام پەیوەندیان پێوە کردین بۆ ئەوەی بڵێن. بەناز کچێکی خۆشەویست و میهرەبان بوو کە خێزانەکەی خۆی خۆش دەویست و خێزانەکەشی ئەویان خۆش دەویست. ئێمە زۆر بیری دەکەین هەموو شتێکمان کرد بۆ پشتگیریکردنی لە ژیانی هاوسەرگیریدا. منداڵەکانمان زۆریان لێ نەکراوە هەرگیزیش زۆریان لێ ناکرێت. ئەوە ڕاست نییە کە خێزانەکەی هەوڵیدا بێت یادەوەری بەناز بسڕێتەوە. خێزانەکەی زوو سەردانی گۆڕەکەی دەکات. ئەوان دەڵێن ئەوە پۆلیس بوو هێشتیان وای بەسەر بێت نەک ئەوان هەماهەنگیش بوون لەگەڵ لێکۆڵینەوەکان. دەژڵێن بێخاڵ خوشکی بەناس هەرگیز لێی نێدراوە و مەترسی لەسەر نەبووە. دەڵێن لەلایەن براکەیەوە هێرشی نەکراوەتە سەر.
جارجار سەردانی گۆڕەکەی بەناز دەکەم. دڵنیان نیم چەند کەسی دیکەش سەردانی دەکەن. دڵنیان نیم هەرگیز هیچ کەسێکی دی هەوڵی دابێت گۆڕەکەی بدۆزێتەوە چونکە گۆڕەکەی تا چەند ساڵێک دوای دادگایەکە بێ هیچ نیشانەیەک جێهێڵڕابوو. گۆڕەکەی لەم دەوروبەرەیە. ئۆ ئەوە تا ئەمە نوێیە ئەمە تەواو نوێیە ئۆ چەند باشە شتێکی باشە زۆر باشە. وابزانم کە دووەجار بێخاڵم بینی پێی گوتم چەند گوڵێکی لەسەر گۆڕەکەی چاندووە ئەو جۆرە گوڵانەی کە هیوایەتی خوشکەکەی بوون. هێشتا زووە بۆ ئەوەی بڕوێن کاتێک ڕوان دیمەنەکە زۆر جوان دەبێت. هەست دەکەم ژیانم هەمیشە هەر لە مەترسیدا دەبێت. ئازادی شتێکە کە خەوی پێوە دەبینم، شتێکە کە بەڕاستی هیوای بۆ دەخوازم. بەپێ ئەو بارودۆخی تێیدام پێم وانییە بەم زوانە بێتە دی. من تەنیا لە پێناو خوشکەکەم ئەمە دەکەم. ئەو هەمیشە لە دڵی مندایە و لە ژیانی مندا دەبێنێتەوە. هەستمان کرد شوێنی دایک و باوکمان گرتوێتەوە بۆ بەناز. هەستمان بەوە نەدەکرد کە لەلایەن دایک و باوکیەوە خۆشویستراوە. ئێمە ئەو ئەرکەمان گرتە ئەستۆ ڕۆڵی دایک و باوکمان بۆ بینی. واتایەوە نییە کە زۆر لە ئامانجەکانی لێکۆڵینەوەکە نزیک بووین. تەنیا واتای ئەوە بوو کە خۆشەویستی و ڕێزمان نیشاندا دەبێ کەسێک خۆشی بوێ کەسێک ئاگای لێبێت. ئێمە وامان کرد.